با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. لێبێت بە هیوایەوەی کاڕۆژ و تەعاتی هەموو لایەکتان قوبوڵ بێ ئینشاءڵڵا. خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی ئێوارەی سلێمانی لەگەڵتان دەبم بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرێکی دیکەی بەرنامەکە. ئەمڕۆ لەگەڵ خاتونێکی جوان، خاتونێکی سەرکەوتوو گفتوگۆ دەکەین. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی ئێوارەی سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیە. پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم لەگەڵتان دەبین دەگەڕینەوە چاوەڕوان بن. هەموو ئەو مادە خۆراکیانەی کە تۆی خانم پێویستە لە خوانەکاندا بەکاری بهێنی بەرهەمەکانی دۆلفینسی ئامادەی کردووە. بەکاری بهێنن پەشیمان نابنەوە. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت. پێشتر باسم کرد کە لە پرۆگرامی ئەمڕۆماندا خانمێکمان لەگەڵا با پێتان بڵم خانمەکەمان ئیشی چییە و کێیە. ئەمڕۆ خاتوو شیراز حسێنمان لەگەڵا کە شانۆکار و ئەکتەرە. ئەمڕۆ پێکەوە باز لە کاری خانمانەکەین لە ناو شانۆ و فیلم و دراماکان دابزانین ئەزمموی ئەو چیە و ڕای ئەو چیە لەسەر فیلم و دراماکانی ئێستا. با بڕینە لای میوانەکەم. خاتون یەخوا بەخێر بێت. زۆر سپاس بەسا سەرچاوەکانم هاتیت. ماشەڵڵا ئەمڕۆ جلی کوردی و لەبەر کردووە هەر لە خوا دێت. بەس من ئەمڕۆ نەمزانی تۆ جلی کوردی لەبەرەکەی منی جواب بکەم. لەخۆشی تاجلی لەبەر کرد. بانی تۆ بم بەخێر بێی سەرچاوەکانم. ئەکرێت زیاتر خۆت بە بینەران بناسیێنیت و پێناسیەکی خۆتمان بۆ بکەیت. نەی باوکم بەغەڵەت بقینم بۆ ڕاستەکەمەوە. شیراز جەلالم. شیراز جەلال قەیناکە ئەسەیە. من هاتە کێشەنیا شیراز جەلال ئەکتەری شانۆ و دراما و سینەما و لە ئێستا خەریکی بەرداوامی ئیشین. باش یەخوا بەخێر بێ زۆر زۆر خۆشحاڵین. خاتو شیراز پێمان بڵێ لە ساڵی چەنەوە دەست بەکارکردن کرد لە ناو شانۆ و درامایە کامیان زووتر بوویان با بڵێن. سەرەتا لە 2010 ئیشم بە دەستم بە ئیشی هونەری کرد. بەڵام سەرەتا یەکسەر نەچوومە شانۆ دراماوە. سەرەتا لە ڕێکلامەوە دەستم پێ کرد. ئەتر چوومە دەورەی شانۆ سینەما خوێندم تقریبان 2 ساڵ خوێندم بۆ شانۆ سینەما. ئەتر وردە وردەش چەند شانۆ یەکەم کرد. دوای ئەوە ئەنجا دراما ئەنجا ئێستا فیلمی سینەماییشم کردو یەک دوانێک ئێستاش بەردەوامە. کاتە ستێپ بای ستێپ چوویتە پێشۆ لە بارەکەی ئەوایە سەرکەوتوبی. پێمان بڵێ کامیان بۆ تۆ با بڵێن زیاتر خۆشە ئیشی تیا بکەی شانۆیان دراما یان ڕێکلام؟ وەڵی هەمووی خۆشە بەس بە تایبەتی کە ئەوەی خۆم پێی مرتاح بم درامایە. دراما هۆکاریەوە چیە کە زیاتر لە درامای حەزەکەی دەربکەوی؟ دراماکە بینەری زیاترە. ئێستا لە کوردستان شانۆ ئەوەنە بینەری نییە. یعنی هەتا شانۆیەک ئەەکەی تقریبان چەند مانگێک تۆ پرۆڤا ئەەکەیت هیلاک ئەبی. بەڵام کاتێک کە عەرزەکرێ ئەوەنە بینەر نییە بە پێی هیلاکێکی تۆ دانیشێ سێری تۆ بکە. ئەوە بزان بۆ هەر کارێکی شانۆی زیاتر لە 3 مانگ یا خۆت نزیکەی 3 مانگ ئێوە بێ پرۆڤە بکەن. 3 مانگ 4 مانگ ئەبێ پرۆڤە بکەیت. ئەو هەموو هیلاکیەکەی بینەری نییە بەدڵی خۆ و دانیشێ سێرەکە. باشە ئەی کاری شانۆی کاتێککە تۆ ئەو هەموو ماندووە بی پێوەی ئەو هەموو خۆتی بۆ ئامادەکەی ینی با بڵێن قازانجی بۆ ئەکتەرێک چییە کە دەورە بینێ لە شانۆیە بۆ شانۆکارێک چییە؟ من ڕاستی خۆم ئەو شانانەی کە بەشدار بووم حەزی خۆم بووە. ینی جاری وا بووە بەبێ بەرامبەر کردومە هیچ سوودێکم لێ نەبینەوە تەنها حەزی خۆم بووە.
کاتیم زۆر بۆ تەرخان کردووە وازم لە ئیشم هێناوە ئیشی ڕۆژانەی خۆم تەنان بۆ پرۆڤەکردن لەبەرەوەی بتوانم لەو شانۆیە بەشدار بم بتوانم ئەوەی کە لە دڵما ئەوەی کە حەزم لەیە بەنواندن بۆ بینەری دەربڕم. واتە لە ڕووی مادیەوە قازانجێک بە ئەوەی شانۆکار ناگەێنێ؟ بۆ تۆ نەبووە تا ئێستا بۆ من نەبووە. ئەی دراما؟ دراما تۆزێ باشترە باشترە لە شانۆیی. ئەو حەز بوو خولیات چۆن بۆ دروست بوو کە تۆ بشتە ئەو بوارەوە؟ وەڵاهی لە مەکتەب پیانەوتم ئاجولیۆنی لاسایی ڕەفیقمە کردەوە لە ماڵۆ لاسایی خوشک و براکانمە کردەوە ڕۆژێ لەسەر ئیش بووم تقریبان 2010 ئەوە نییە لە ناو ڕەفیقەکانمان لە ئیش لاساییمەکردنەوە هەر شتێکیان کردایە بە حرەکە و بەین لاساییمەکردنەوە تیان بۆ تۆ نابی بە ئاکتەر بەخوا بۆ ئەکتەری زۆر باشی خۆشم حەزم لێ بوو. ئەتر کە زایم ها ئەو تەرژی ئەمەکات و ئەوەی نەبێ دەورەیە کرایەوانێ چوومە دەورەکەوە ئەتر هەری یەکەم جا کە هینیان کردم نواندنم کرد و ئەمانە وەتیان تۆ زۆر باشی بۆ ئەکتەری زۆر باشی بەس ئەوەیە کێشەکەم تۆزێ شەرمەکەم. پێما بێ هەر پێشتریش کە بیستومە بە کەسێکی شەرمەند دەرەکەی ناوە برێیت وایە کاریەوە چیە باشە کەسێکی شەرمەند ئەتوانە بچێتە ناو بواری شانۆ و سوزانم کاری کۆمیدیا و ئەو شتانە بکات؟ تۆما بێت تۆ لە بوارە کۆمیدیا کشۆ کارت کرد؟ بەڵێ قورسە ڕاستێکی جاری وا هەیە من کە ڕۆشتومەتە سەر سێت کە ستافم بینیەوە مەجموعەیەکی زۆر بوونیان ئەکتەری بەرامبەرم بینیەوە لە ڕووم نەهاتووە حیوارەکە بڵێم چەند جار پێی وتم نابێت تۆ شەرم کەی تۆ ئەکتەری لە ڕووم نەهاتوە سێریکەم تۆ چۆن ئەتوانی ببێ باکتەر وتم چەند جاوتم هەوڵ ئەیەم کە ها چۆنەڵێ ئەو شەرمم نەمێنێ بەڵام هەتا ئێستا شەرمەکە ماوە بەس باشترە لە پێشووتر کەواتەی ساڵ بە ساڵ بەرەو باشتر سەرکەوتن ئەڕۆیت. کاری خانمێک جیاواز لە کارەکانی ترکە با بڵین کۆمەڵگایە زیاتر بیری بۆی چووە ئەکتەری و شانۆکار بۆ ئافرەت قورس نییە یان بۆ تۆ قورس نەبووە؟ لە ڕاستیە خۆی لە کوردستانە زۆر شت قورسە. من سەرەتا کە دەستم بە ئیشکردن کرد هاتمە ئیشی هونەریەوە باوکی مناڵەکانم پێی وتموتی تۆ باش بیرکەرەوە ئەچتە دنیایەکی کە تۆ هەر مڵکی من و مناڵەکان نابی مڵکی خۆت نابی ئەبی بە مڵکی گشتی ڕەخنت لێگیرێ قسەت پێ ئەوترێ نابێ بە ڕەخنێ تۆ بڕۆخەی ئەبێ بە جورئەت بی. ئەوە بوو سەرەتا کە دەستم پێ کرد و دەرکەوتم کۆمەڵەشت بەسەریەکە هاوشتی ناخۆش ئەوە بوو بەس لەخوا بەزیابێت توانیم بەسەریا زاڵ بم پشتگیریم زۆر بوو هەم ئایلەکەم هەم باوکی مناڵەکان توانیم بگەم بۆ ئاستی کە ئێستاتیایە. سواز بەخوا پێگومان هەرافرەتەکە لە هەر بوارێکە کارەکات بێ ڕەخنە نابێت بێ توانج نابێت گرنگ سەرکەوتنی و کەسەیە کۆمەڵگاش لە دوای ئەوە لەوەتی ئەگاکە و خانمە ئیشی چیە و چی ئەکا و چی ئەگەیانێت بێگومان گرنگە بۆ ئافرەتێک کەسێکی نزیکی خۆی لە پشتی بێت و تۆ باسی باوکی مندارانت کرد تا چەند توانی لەگەڵ تا بێت؟ ڕاستی ئەو یەکەم کەس بوو ئەو یەکەم کەس بوو کە توانیم بێمە دنیای هونەرەوە ئەو یەکەم پشتم بوو کە توانیم بەم سەرکەوتنەوە بۆ ئاواتە بگەم کە لە دڵما بوو. دوای ئەوە خوشکم برام دایکم ئایلەکەم بوونە پاڵ پشتم چەند جارێکە ئەمت خەڵک قسەم لەسەرەکە خەڵک جنێوم پێیا خەڵکەوە براکان ماوەت دام بە خۆ تابگرە تۆ نابێ گوێ لە قسەی خەڵک بگری تۆ نابێ بە قسەی خەڵک بڕۆخەی ئێمە لە پشتین ئێمە ئەدناسین چۆنی تو کەسێکی چیت ئێمە زین کە چۆن ئیشەکەی چۆن دەرەکەوی ئەتر ناکرێت دەمی و خەڵکە بگری ڕۆژێ لە ڕۆژان یەک خەڵک تۆی بۆ دەرەکەوێت کە کەسێکی چۆنی تو چیت ئەو کاتە ئەو هینانەشت نامێنێت. کۆمەڵە هەورازن و شێویە تۆ بێ بە سەریا سەر بکەوی بەتاکید بێگومان خەڵی سەرەکی سەرکەوتنی ئافرەت با بڵێن هەم بڕوا بە خۆبوونێتی هەم پشتیوانی خانەواتە و هاوسەر و دایک و براکانێتی ئەو کاتە توانی سەرکەوی بە ئەکیدی هیوادارم کە هەموو برایەک هەموو هاوسەرێک بتوانێت ئەو بکات ئەو پشتگیریە زۆر گرنگە بۆ ئافرەت وایە هیوادارم ئەوەی کە حەزی لە ئیشی هونەریە هەر ئیشێکی تر بێ خێزانەکەی پاڵپشتی بێ لەبەرەوەی بتوانێت بەو ئاواتی بگا. ڕاستە زۆر زۆر گرنگە. خاتون پێم بڵێ سەرەتای دەستپێکردنت بە کاری دراما ئەگەر بیرت بێت چ درامایەک بوو
چۆن توانێت ینی ڕۆڵ ببینی ڕۆڵەکەت چی بوو؟ وەکو دراما یەکەم درامام سەمای تەرزە بوو. یەکەم دراما بوو دەرکەوی یەکەم دراما بەخوا وا بزانام سەمای تەرزە بوو. دوای سەمای تەرزە پەلکە زێڕینە بوو. ئەو درامایە بەڕاستی من لە چەند ئیشێکی کە دەرکەوتوم وەکو سەمای تەرزە نەبوو کە بەبینەرم بناسیێنێ. سەمای تەرزە منی بەبینەر ناسان. درامایەکی باشیش بوو بەلامەوە و مرتاحیش بووم لەگەڵ ستافەکە و لەگەڵ مخرجیشە. باش درامای کوردی لە ئێستادا لە چه ئاستێکدا ئابینی تۆ بەگشتی؟ واللهی لە ئێستاە هەستەکەم بەرەو باشی ئەڕۆین لەخوا بەزیابێ زیاتر وەکو ئەم مانگە بینی بێتم زیاتر دراما کوردەکان دابەزن ینی ئەم ساڵ گرنگی دراوە بە دراما جگەلانی کە دۆبلاژ بکرێت گرنگی دراوە بە دراما کوردیەکان بابزانام لە پار باشترە ساڵ بەرەو باشی ڕات و چونکە لە بوارەکەی ئەبێ زیاتر بەتاکید بەتاکید لە پار باشترە ئەم ساڵ لە پار باشترە دراما کوردەکان زۆر زۆر بۆ لەخوا بەزیابێ گرنگی پێ بدرێت چونکە بەڕاستی ینی ئەوەی کە ئێمە مشغوڵیەوە بین بزانین وڵاتانی دەرەوە ئەو فیلمەی کە بۆ خۆیان و بۆ بابڵێک بەپی کولتوری خۆیان ئامادەیان کردو ببینین بزانین ینی ئەو ڕووداوانە و چیرۆکانە چین کە لە ناو کۆمەڵگای خۆشمان هەیە تا چەند بەلاتەوە ینی بەڕای تۆ گرنگی تراوە بەوەی تەواوی چیرۆکەکانی ناو کۆمەلگا پیشان بدرێت یعنی چیرۆکەکانی ناو دراما تەنها خەیاڵ نەبن. واللهی ئەم درامای ئاخیری کە خۆم بەشداریم باز لە ژیانی ڕۆژانی خەڵکەکە کە زە بدوایە چەند درامایەکی تریشم بینیوە باز لە ژیانی ڕۆژانی خەڵکەکە کە ڕاستیە یعنی ئەوە نییە شتێکی خەیاڵی بێ ڕاستیە و کراوە بە دراما یان ئەکرێ بە فلم ڕاستی ژیانە بڕا ناکەم ئەوەی کە من چۆن ئەڵێ بینی بێتم و بەشدار بوو بێتم و گوێم لێ بوو بێ ڕاستی ڕۆژانەی خەڵکە. بەڕای تۆ پێویستە دەرهێنەرێک یاخود ئەکتەرێک بیر لەوە بکاتەوە یاخود کار بۆ ئەوە بکات کە ئەو هۆشیاری با بە کۆمەڵگا بیر لەوە بکاتەوە کە ئەو کارانەی کات چۆن بڵێ کۆمەڵگاشتی لێوە فێر بێت زانیاری لێ وەرگێت؟ وەڵاهی بەتاکید بەڵام ئەبێ بزانی کە تۆ ئەو درامایەکی ڕاستە باسی ڕۆژانی ئاسایی خەڵکەکە بەڵام بزانی چیە و چۆنە یعنی هەموو شتێک نەکرێ بە دراما. زۆرێک لە هاوڵاتی هەیە ڕخنە لە کۆمەڵێک بۆ نەدراماگرێت کە لەگەڵ کللتوری ئێمە ناگونجە یاخود ئەو درامایە بۆ ئێمە نابێ بۆ مناڵەکانمان نابێ ئەمە تا چەند پێویستە ینی دەرهێنەر و ستافەکەشی بەگشتی بیری لێ بکەنەوە کاری بۆ بکەن. وەڵای ئەوە لە ئێستاە هەر زۆر زۆر پێویستە چونکە ئێمە زیاتر دانیشین بە دیار دراماکان و مناڵەکانمان لە خۆمان خراپترن دانیشتدا با سێری ئەوڵلقەیەکی نەواڵقە کاکە ئەبێ شتێک بێ کە بژێوی نەخاتە ناو خێزانەوە یعنی چی مناڵ چی ژن و مرد دانەنیشنا چۆن لێ ئەوەی کرد ئەبێ منی جوابم ئەو بۆ شێوەی نواندنەکە ئەوە ڕاستیە باسیەکە دانیشێ دووبارەی کاتەوە ئەوە قورسە. تۆ دایکیشی لەگەڵەوەیە کە هاوسەرت هەیە و لە ناو بواری دراما و شانەوانە کارەکەی دایکیشی چۆن توانیت تا ژیانی تایبەتی خۆت و کارەکەت پێکەوە بگۆنجێنیت؟ قورس نەبووە؟ زۆر قورسە وەکو قورسی زۆر قورسە بەڵام هەم باوکی مناڵەکان هاوکارمە و هەم کچەکەش ماشەڵا گەورەیە ئەویش یارمەتیم ئەیە یعنی کە من لە ماڵەوە نابم ئەو لە جاتی من ماڵەوە بەڕێە بە. ئێستا من دوێنێ شەخصم لەگەڵ تۆیا کرد لە درەنگانێکی شەویش بوو با بڵێن تقریبەن زۆر زۆریش درەنگ نەبوو بەڵام تۆ هێشتا لە کار بوویت ئەمە قورسایی بۆ ژیانی تۆ دروست نەکردووە؟ بەتاکید چۆن دروستی نەکردووە بەڵام لە بەرەوەی ئەوەم حەز لە ئیشە هوەرێکەیە ئەوەم حەز لەو شتێکە لە ناخمایە گوێم بە هیلاکی نەیە گوێم بەوە ناوەکە ئەبێ بە ڕێگەریان بۆ نمونە مناڵم مێردم ئەوم ئەبێ بە ڕێگر نەمێشتووە. زۆر باشە پێکەوە چینە لای ڕاپۆرتێک بەشێ لە کارەکان دەبین و دوای بەرداوامبین باشەکەڕینەوە. ئەزایی سبێنێ ماڵی پشتیوان بەتەمان بێن تۆڵێ چی؟ یاخوا بەخێر بێن منوان پێ باشرە سەبرە بکەیت تا نەسری نەگەڕێتەوە هەمووان پێکۆبین باشرە وانی دایکە؟ ئەرە وەڵا ڕۆڵەگیان حەزەکەم نەسرینیش لێرە بێ
باشە دایکێکیان چۆنتان پێ باشە باوا بێت بەساڵم سەبرێکە بە نەسیم گەڕێتەوە. ئەرێ دادێکیان بۆم باز ناکە ئەوروپا چۆن بوو خۆش بوو ناخۆش بوو ئەوە نەخۆش ئەوە نەخۆش بوو هەر باز ناکرێت ئەدێ هەرمێجان پێم بڵێ دایکم شتێکی بۆ باسکردم بۆ ماڵە بڵێ بابێن کاری خێر تا زوو بکرێ باشترە ئیشاڵڵا. ئیشەڵڵا دادێکیان ئێستا هەرمێخان حەزی لە چی بێ مۆژەوە خوێن وەڵا بە حەزی من بێت و چارە قسەی من بێت من حەزم لە نۆکاوە هەرمێخان ڕۆژشاخەوان چی لێو؟ کاک شاخەوان ڕۆشتە خوارەوە بۆ مەخزن ئەی کاک پشتیوان کاک محەممەد بۆچی باین کردی؟ بەم ڕۆژگارە من و دادە تەرزین و ئەوڕۆنیش بۆ جەناب دەکەین تۆش پێی نازانی ڕۆژێکم پاداشتتانێمە پەلەمەکە بابم بە مامۆستا ڕۆژێکەم و قەرزەکانتانێمە ئیتر من بۆڵە بۆ مەکەن بە سەرما ئەی لە مامۆستانیاز پاداشمانەیاتەوە و باسی قەرزم بۆکە قەرستانی ئێمەوە دایکێک یا منە چمە و حەبەی بۆێنم بەس منە زان بەچی چاکە بێتەوە بە شیفاو بێ ئەی بۆ ناچی لە ئیدارەی سراحەتێ بکەیت با باشتر بێت پێویستم بە ئیسراحەت نییە حەپەکەی تۆ باش مەکات یاخۆ بە ساقی و دەنگە خۆش و بملکیان تو زوزۆ گۆرانی خۆشم بۆڵی لە دەورێ گەڕێم بەستە ملکۆکیان ئەلۆ هەتاگیان ئەوە چییە؟ کێ؟ داخراوە؟ ملکۆ مۆبایلەوە بۆ داخراوە باکۆڕی باوکم دانەخراوە کەشەجان دایکە؟ ئەوە چیە و فەرتەنەیە؟ باشە باش بەسەر چاو ئێستا پێڵم بەسەر چاو ملکۆ گزگل ئەو مۆبایلەوە بۆ داخراوە باوکم ژنی هێناوە خێرا پێمان بڵێ بزانم ئەو ژنەی لەکوێ شاردۆتەوە لە بری بێ و قش بەسەریەوە نێڵم دەی بابە ئەوە خۆدای خسەوە بەسەرما کورە من چۆن دوای تۆ ژنەیەنم بۆ خوا عەقلی لێ وەرگرتوومەتەوە دایکە گیا قوڕگرا بەسەرمانە چێتە واز لە من بێنە ئافڵ تەفڵ لەخوەتەوە تۆ زانی پیاو چۆنە پیا هەرکە چاو لێ نوقانێتر بوو نەبێ یان نێژم بەسەردایانێتەوە یانەوەی ڕۆ نایبینی پشیلەکەی خوات و بەس بەڕپاڵەکەیێنێتەوە کچە بەخت ڕەشەکان و یەخوا و باوکەت و کەس و کاری بە قوربان گەشەکان خۆشمەویت هەڵبەتە من باوک و بۆ تەلەفۆنێ ناکە ئەی بوو من دانیشتم بە دیار تەلەفۆنیەوە لێ بەردامەوە کاکەسم کە تو بۆن و ڕق لە منە ئەرێ باشە گەشە تۆ نابێ حسابێ بۆ من کەی ڕۆڵە من لە داخی دڵی خۆمە هەڵباز و دابەزینەکەم ڕۆڵە تۆ بۆ خۆێرە خۆفرایە سەر چۆپێکە ئەرە وەڵام شوەکەمەوە من بۆ خۆم شوەکەمەوە تۆش بۆ خۆتە بێبی خولێنیتەوە ئەرە وەڵڵا گەنجم و جوان و شوەکەمەوە سەرکەوتوو بیت زۆر سپاس بەڕاستی ئەوەی کە تێبینی ئەکرێ و سێری راپۆرتەکەمان کرد پێکەوە کاری بابلین کۆتاکارت کە ئێستا شەر خەریکی کارکردنن بۆی جیاوازترە لەوانتر دەوربینینەکەت بەڵێ ئەمان کۆمیدیە پێشووتر پیانەوتم بۆ ئیشی کۆمیدی حەزم لێ نەبوو بەڵام ئەمە زۆر تایبەتە شتێکی جیاوازە ئەو کۆمیدیێنێکە چۆن ئەڵێیت خەڵک پێی ئیزعاج بێ بە کوردەکەی خۆمان کۆمیدیێکی مسەقەفانەیە لە کۆمێتی شایان بۆ نووسیم کۆمیدیێکی مسەقەفانەیە وەڵا بابە ئەو ژمان هەیە ئەم کارت جیاوازە لەوانەی تر بە حیوارکردنی خۆت بە دەوربینینی خۆت لەگەڵ ئەمەیان مرتاحتری یان دەوری پێشوت با بڵێن درامە پێشوت درامای پێشوو ڕۆڵەکە زۆر لە خۆمە نزیک بوو بزڵبێت ئەمە لە خۆت ناکە لە خۆم ناچێت چۆنەڵی سەمای تەرزار لە خۆم و زۆر نزیک بوو بەس ئەمە ئەم کۆمیدیە لە خۆمە نزیک بزە بە سروشتی خۆت کەسێکی لەسەر خۆ ئارامووی بەڵام لەوەیەوە دەرناکەیت حەزم بە کێشێ وتت لە کاتێکە کە سیرمانەکە وتت کچەکەی خۆشتر لە کەڵەوایە بەڵێ خۆشە ئاوە کەسێکی نزیکی خۆشتر لە کەڵا بەشدار بێ وەڵاهی خۆشە زۆر ناڵی دایک و کچین ماشەڵڵا ئەو ئێستا لە من باشترە نواندنی زۆر باخدا ڕەنگە ئەو تەمەنەکەشی فەرق بکات کاتێکەکە دەست پێ کردو لەوەی ئێستا
جا شەرمیشینە ئەوکو من نییە جاری وایە پێ مەڵێ ئینەکماتێت دایکە شەرم مەکە دایک ئەو بکە دڵم باشەوە کە شەرم خۆشە ئاوا لەگەڵ کچەکەتا ماشەڵا 11 ساڵە بە باڵا باقی خۆمە خوانەی پڕێەوە زۆر خۆشە پێت خۆشە ینی مناڵەکانیشت ئاوا بێنەوە سەر ڕێگەی تۆیان هەمان کاری تۆ بکەن والله ئەگەر حەز خولیای خوانی لەگەڵ بێ بێگومان بە تاکید حەزم لێیە چونکە زۆر خۆشە ینی چۆنەڵی ئەوش لە بوارەکەی خۆما بێ ئەتوام هەم یارمەتیشی بم و چۆنەڵی وەکو پاڵ پشتێکە بۆم یعنی چۆنەڵی ئێستا هەیە لایە هەیە براکەیان خوشکەکەی یەکێکیان بۆ منە ئیشی هوەریەکەن ئەوکەی تر پێی ئیزعاجە بێ بەڵام ئەگەر تۆ لە هەردوولاوە هەبێت ئیزعاج نابی چۆنڵی مرتاحتری پێت خۆش ئێسام کە کچەکەم لەگەڵمایە لە سەرسێت زۆر مرتاحم دەورەکەتان چێ بەیەکەوە لەوێ ئەو برازامە برازاتە ئەگەر کاتێک بە بۆ نونە لە درامایەکە دەوری دایک و کچ ببینن پێت خۆشە بێ بەتاکید هەر هەمان ئەو ئوسلوبەی کە بۆ نونە لە ماڵەوە لەگەڵی بەکارێنی ڕەنگە لەوێشە چۆنەڵی ئەو سۆزت هەر بمێ هەر هەبێ لەوێ بۆی بۆم هەیە بەس لەوانەیە لە ماڵەکەلی تووڕابم لە دراماکەلی تووڕە نەبوو باشە بۆن مناگە دەورێکت بنێت تۆ لەگەڵ کچەکەتە دەورێکت بنێ کە بۆن منە دەوری دایکێکی خراپ ببینیت یان باوەژنێک ببینی دەگەڵ ئەتوانیت ئەگەر چی دراماشە بەڵام بەڕاستی لە ناخەوە تۆزێ قۆ 2 مانگ پێش ئێستا فلیمێکی سینەمایان پێوتم کە هەردووکمانم وەکو دایک و کچ بین تۆزێ لە هینەک سینارۆکەیان بۆ گێڕامەوە دەسم کرد بە گریان چاوەرە دەور ببینی دەسم کرد بە گریانوتی ئەوە چییە وتم ناتوانم ئەو ڕۆڵە بگێڕم تی بۆ وتم ئەوەی کە بەرامبەر بە کچەکەم ئەیڵێمیان ئەیکەمیان ئەیبینم تەحەمولی ناکەم وتم ناتوانم بیکەم وتی یعنی ئەمە خۆ بەس نواندنە ڕاستی نیە وتم من بەڕاستی ئەیبینم نەمتوانی بیکەم تۆزە قورسە تۆ بتوانانی ناڵەکەی خۆتە گەرچی دەوریش پێ زۆر قورسە نەک تۆزێ زۆر قورسە خۆی گەورە لێت نەسێت هیوادارم کە هەردووکتان لە لووتکیا ببینم لە با بڵێن مودەی کارکردنی ئێوە پێکەوە یاخود کچەکەت ناچکە کچەکەت مناڵە هێشتا خۆت کە دەستێ بەکارکردن کردووە تووشی هیچ با بڵێن ڕووداوێک بووی یان هیچ ڕەخنەیەک بووی کە زۆر لات ناخۆش بوو بێت واللهی ئەبیت بەڵام ئەبێ گوێ پێێنی من زۆربەی کات کۆمنتەکانە خوێنمەوە هەیە ئەشزانی کێیە بەس لەبەرەی بوو ڕوخێنێت دانیشتە بۆ من ئەکاونتێکی تایبەتی داناوە لەو پۆستانی کە ئیکەیت قسەی ناشنیت پێڵێ شتیوات پێڵێ کە سێری خۆتە کێڵی ئەو بە منەڵێ ینی ئەو شتانەی کە ئەو پێێتە مەوجود نییە و پێێت مەوجود نییە ینی ئەو شتە نیت ئەو شخصیاتە تیانێت تۆ چ پێویستەکە دانیشی لە کۆمنت ژنیەوە بێ قسەی ناشرینکی سوکایەتی بکەی تۆ کە منت بەدڵ نییە ناتێ من ببینی سیرم مەکە فۆڵۆم مەکە دامەنیشە بە دیارمەوە بۆشە نییە دانیشیت تۆ نازانی من کێم لە نزیکە و من ناناسی ئەتر بۆ نییە تۆ دانیشی لە خۆتەوە جنی و بێ قسەی ناشرینکەیت چەند جارێک ڕوبەڕوم بۆتەوانێ بەڵام یان بلۆکم کردووە یان جوابم نایەوەتەوە ناخۆشە کە بێ ئەوی بتناسن بڕیارت لەسەر بدەن بەتاکید خۆزگە ینی هەمومان بیرمان لەوە کردەوە کە پێش ئەوەی بڕیار بدەین با بڕیار بین کە بیناسین بەتاکید با بزانین ئەو کەسە شایانی ئەو کۆمنتە هەن ئەو ڕەخنە قورسەیە یان بە عکسەوە شایانی دەستخۆشیە چکەمە دوشتی جیاوازن بەڕاستی لێ من چەند جار لە کۆمنت تا قسەیان پێوتم کە مەسەجیان بۆ کردووم وەڵام ماوەتەوە زۆر بە ڕێزە وەڵام ماوەتەوە باوەڕەکەی دوای بۆ بە ڕەفیقم توتی نەمزانیوە کەسێکی ئەوەنە لەسەر خۆ ئەوەنە بە ڕێزی تو ئەوەنە بە شخصیاتی تو ئەوە وتم ئاخر جارێک کە نەک بۆ من بۆ هەر کەسێکی کە دەرەکەوێ لە خۆتان و بڕیار لەسەر ژیانی مێن لەسەر کەسایەتی مێن تۆ بیناسە بزانە کێ چۆنە ئەو کاتە بۆ تێ بڕیار لە ئێستادا با بڵێن چوونە پێشەوەی ئافرەتان لە ناو کایی دراما و هونەر و فیلم و شتانەیە چۆنە بینیت؟ وڵای لەخوا بە زیاب ئێستا زۆر زۆر باشە ینی ئەکتەری باشمانێ ئافرەتی باشمانەیە کە هەوڵی دەرکەوتن ئەیەن و بەشدار بوون و هیواشمان هەیە ئەوە نەبەهێزە گوێ بە هیچ شتێک نایە ئەتوانێت یان هەموو ڕۆڵێک بگێڕێت یان بەشداری هەموو ئیشێکی دراما و سینەما بۆ نەشانۆ بکە
یعنی ئەوە زۆر باشە وەکو خۆم زۆر دڵخۆشم کەی بینم هاوپیشەکەم زۆر بەسەر بەرزانە چێتە سەر تەختەی شانۆ یان سەر تەلەڤیزیۆن بە ڤیدیۆ بە ڕەخنە و قسەبات. باش پێت وایەن تا چەند لای تۆ گرنگە کە ئەکتەرێک گوێ بە سانسۆری ناو کۆمەڵگانەیەت هەر دەورێکە پێویست کا لە درامایەکە ببینێت ئەن تۆ خۆت سانسۆرێکت هەیە دەورێک هەیە بڵێ نامە ناتوانم بەڵێ خۆم شخصی خۆم ڕاستە ئەکتەرم کە ئەکتەر بوویت دەرهێنەر چی بۆ دانێکی ڕۆڵێک بوو ناکرێ بڵێ ئەوەم ناوێ و حەزم لەوەنەوە نابێ وابم وابم بەڵام من ئەو سنوورم بۆ خۆم داناوە بە پێی کۆمەلگاڕم وای خواستی کۆمەلگا گرنگە بۆ ئێمە بەتاکیت چکە من لە کوردستانەژیم و کللتورێکی تایبەت بەتاکیت من لە کوردستانەژیم لە ئەوروپا ناژیم چەند بۆ نمونە چەند ڕۆڵێک یان چەند شتێک بێ بیکەم لە دەرەوەی سنووری خۆم بێ لە سوشیال میدیا ئەکتیڤی کارەکانت ئەبینم تا چەند گرنگە هونەرمەند یاخود ئەکتەر یاخود ئەو کەسانی کە بەڕاستی هاتوونەتە ناو بوارێکەوە کە خەڵک بیان ناسی و ببنە مەڵکێکی گشتی لەگەڵ سوشیال میدیا بینێکی باشیان هەبێ یاخود لەو ڕێگەیەوە بتوانن لە هەوادارانی خۆیان نزیک بن. واللهی من وەکو بڵێم زیاد لە حەد ئاکتیڤ بم زیاد لە حەد ئاکتیڤ نیم بەس ئەو ئیشانە کە ئەیکەم بۆ منە درامایە ڕکلامە هەر شتێک بێ شانۆی بێ پۆستی ئەەکەم خۆی لە ئێستا زەڕورە چونکە گەر تۆ بتەوێ زیاتر بینەر بوو ناسی ئەبێ زیاتر ئاکتیڤ بی بەڵام من تااقەتی منیها چۆنەڵێ نانێکە خۆم سناپیکەم جلێکە کرم سناپیکەم پۆستیکەم حەزم لەوە نییە هەر شتە و ئەتەکێت و شخصیاتی خۆی هەیە. ئێتر کارێک تۆ کاتێک کە کاری ڕکلامەکەی ڕەنگەوە زیاتر زەڕۆر بێوەنیە بەتاکیت کە تۆ ئەوە زەڕوو نیە تۆ دانیشی ڕۆژانە بۆ کوێ ئەچی چی ئەخۆی چی لە بەرەکەی لەگەڵ کێیت لەکوێیت پێویست ناکە من بەوە ئاکتیڤم بەرز بێ من بە کارەکەم ئەمە ئاکتیڤم بەرز بێت و خەڵک بم ناسێ نەک بە ئیشی ڕۆژانم دانیشم مەیکە پێ بکەم بڵێم من ئەو مەیکەپم کردو لێم جوانە حەزم لەوە نییە بینە لەگەڵ با بڵێن سپۆنسەر و ڕکلام و شتانەیە چۆنە؟ وڵی باشم بەس چیە لە ڕووم نایە تا ئێستا زۆر سپۆنسەری زۆر شتم کراوە بەس لە ڕووم نایە بچم بە سپۆنسەر ئەو ئیشە بکەم بە پارەکەی کەم بەس بە سپۆنسەر لە ڕووم نایە بۆ خۆ زۆرێک ئێستا لە خانمانی کوردستان یاخود کەسە دیارەکان ینی تۆ ئەوە نییە بڵێ بێ بەرامبەر ئەو شتت بۆکەن تۆش لە بەرامبەرە هاوکاری ئەوان ناکەیت لە بەرامبەر ئەوە ڕکلامیان بۆکەی بەڵام جاری وایە بیستمەتوانێت تۆ بۆ منە سپۆنسەری شتێکت بۆکەیان بۆ منە مەوادێکە یان جلوبەرگێکە دوای کە ئیبیستیتەوە بەنەوەعکی کە ئیبیستیتەوە بۆیە چەند جار ئەو شتانم بیستووە بۆیە زۆر حەزم لە سپۆنسەر نییە خۆ من سوپاسی ئەوانە شەکەم کە زۆر سپۆنسەری زۆر شتیان کردوم بەڵام بۆ سپۆنسەریش پێیان وتوم زۆر جار نەم کردووە ڕاستە کام درامایەت لە هەموو دراماکانی ترت خۆشتر بێت یان کام کارت جیاوازە لە لای تۆ؟ والله هەموویم خۆشەوێ هەمووی کارێکانە تایبەتتر بێ بەس ئەمەی ئاخر کە ئێستا بەتڵتەیانی بەتەواوی شاکارێکی تۆیە وەکو کە خۆشم بێت و چۆنەڵی مرتاح بم ئەم درامای ئاخیرە بڕۆنکردنەوەیکمان بەرێ لەسەر دراماکە چکە ڕەنگە ئێستا زۆر بێ لە هونەرمەندان یان هاوڵاتیان نەزانن بینەرانی ئێمە نەزانن ئەو فیلمە باسی چیەکە چۆنەتە زەڕۆنکردنەوەمان بەرێ هوتێلەکەی مینە سیتکۆم هوتێلەکەی مینە عایلەیەکین هەر جارە و لەسەر بابەتێکە دوو خوشک و برایەکمان هەیە و لەگەڵ براژنێکمان هەیە کە زاڵە بەسەر هەمومانە زوو لێمانەیە باسی عایلەیەک ئەکا ئەتر هەر جارە و لەسەر بابەتێک ئەڕوا بڵێن کچە زاکانی و کوڕە زاکانی و لەسەر ئەو بابەتانە یعنی درامایەک نییە بە یەک ستایل بڕوات نانە گۆڕانکاری بەڵێ بەڵێ هەر جارە و لەسەر بابەتێکە زۆر باشە بابەتەکانی ناو دراماکە چین بۆ نمونە هۆشیارین زیاتر کۆمەڵایەتین چ ڕوویەک هەردوو لایتیایە هۆشیاری و کۆمەڵایەتیە و کۆمیدیایە بەڵێ بەڵێ باشە لەگەڵ چ ئەکتەرێکی با بڵێن نزیکی خۆت یاخۆ زیاتر لە چ ئەکتەرێکەوە نزیکی و حەزەکەی کاری لەگەڵا بکەیت کێیان حەز ئەەکەی شێوازی کاری ئەو بکەیت
کارەکانی زۆر پێ جوان بێ؟ وڵی زۆربەی ئەکتەرەکان کارەکانیان پێ جوانە، نواندنەکانیان جوانە، بەڵام چەندانەیەکن کە بڵین ئەو کتەرانی پێشتۆ لە بوارەکەیان با تازەکان واز لێبێنین. ئەو کتەرانەی کە زۆر پێشتۆ لە بوارەکەیان حەزت کردووە زیاتر بینەری کارەکانی بی یا لێوی فێربی؟ وڵی ئەوانەی کە بەشدا کە پێش من بوون و لەخوا بەزیابێت کە حەزم کردووە بەرکەوتمان هەبوو بەیەکەوە. زۆر باش ئەم توانی بێتت ینی زۆر جار کەسێک هەیە کە تۆ حەز ئەەکەی وەکو ئەو بیت حەزەکەی بیناسی لە نزیکۆ کاری لەگەڵا بکەیت. بەرکەوتمان هەبووە و بەیەکی شۆنواندنمان کردووە و زۆر خۆشحاڵیش بووم. چەند ئەکتەرێکی بۆ منە بڵێن پێش من کۆنەکانن تەمەنیان هەیە، حەز ناکەم نایان بێنم لە دراماکانەتیایە کە بە خۆشحاڵی و توانمە بەشدار بم لەگەڵیانە. زۆر سپاس بۆ تۆ، هیوای سەرکەوتنی زیاترت بۆ خوازم. پێم خۆشەکە خانمێگە بینم لە هەر بوارێکە کارێکە کات و بڕوای زیاتری بە خۆیەتی کە بەرەو پێش بڕات. سپاس بۆ تۆ، حەزەکەم کەم لە کۆتا قسەت بێت. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم میوانداریە گەورەتان کردم. هیوادارم بەردەوام بن هەموو هونەرمەندان و ئەکتەر و چیشان و کارە بەسەریان بکەنەوە. هیوادارم بینەرێکی باشتانە بێ کە خۆم بینەرتانم. بەرنامەکانتان زۆر تایبەتە، بە تایبەتی ئەم بەرنامەی تۆ زۆرم حەز لێ بوو، سەرکەوتوو بیت و لە شە ساغ بێ بە زۆر سپاس گەورە کردم بە خێری سەر چاوەکانم. ئەوەی بێمە ڕازی بێ بێگومانێمە دەرگامان کراوەیە بۆی و پێمان خۆشە لە بەرنامەکەمانە ببینین. زۆر سپاس بووم، زۆر بێشەڵ خۆشحاڵ بووم، هیوادارم کە بەرەو زیاتر و زیاتر سەر بکەیت. زۆر سپاس بۆ ئەزیزان، سپاس کە بینەرمان بوون. بەرنامەی ڕۆژمان هاتە کۆتایی و خوازیین تا بەرنمەیەکی تر بە تەوەریەکی تر دێمەوەلاتان تەندروست بمێنن. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکەمان کە بەرهەمەکانی دۆلفینسیە و سپاس بۆ هاوکارانم ڕۆماندوو بوون لەگەڵمان تا بەرنمەیەکی تر شاد و بەختەوەر بن. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.